ئێوارەتان باش خۆشحاڵین لا بەرنامەیەکی نوێی چاوپێکەوتن لاگەڵتان شا دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز دکتۆر فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە. دکتۆر زۆر بە خێراتن دەکەم. ئەمەوێت لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا دەست پێ بکەم. مالکی ڕەزامەندی دەربڕی لەسەر ئەو بەیاننامەیە کە سەرۆکایەتی کۆمار بڵاوی کرەوە بۆ هێوەرکردنەوەی بارودۆخەکە و ڕاگررتنی جەنگی ڕاگەیاندن، هەروەها سەرۆکایەتی هەرێمیش بە هەمان شێوە ڕازی بوون. دوای ئەم هێوەرکردنەوەی چاوەڕێی چین؟ وڵا چاوەڕێەوە دەکرێت کە وەفدێک بچێ بڕیار بدرێ لەسەر وەفدێک بۆ ئەو وەفدە بچێ جارێ دەربارەی مەسایلی ئەم عسکەری ینی هێنانی لەشکری عێراق بۆ کوردستان و چۆنەوە سەحب بێتەوە و ئەتفاقێکی بڵێن مەیدانی بکرێ. ئەتفاقی مەیدانی لەسەر مەسلەی ئەو بوونی لەشکر لە ناوچە جێناکۆکەکان یا؟ بەڵێ. باشە دکتۆریانی گۆڕینی ناوی ناوچە جێناکۆکەکان لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان، ئەمە کاریگەریەکی یەکجار زۆری هەبوو لەسەر خیتابی عەرەبیە خۆ وتاری عەرەبی. ئێوە پێتان وایە ئەمە ئیشێکی یاسایی و دەستوری بوو؟ خۆی مەسەلەکە کێ گۆڕی ئەوان دەستیان پێکرد، ینی نەک هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان. ئەوان ئەنواشکال ناویان بەکارهێناوە لە مەخیرەوە لە ماوەیە خیرە باسی ئەویان نەکرد مەناتق المختلطە وی تێکەڵاوە. ئێمە دوورە لە دستور، بەڵام بەهەرحاڵ لە ئەساسە خۆی کە باسی شوێنی یا ناوچەیەکی متەنازعەکەی ناکۆکی هەیە لەسەر ناوچەیەک، معنایەوەیە دوو تەرەف هەیە یا لە دوو تەرەف زیاتر، دوو تەرەف هەیە بەو ناوچە ئەڵێن ئەمە تابعی ئێمەیە، ئەو تەرەفی تر ئەڵێن نە تابعی ئێوە نییە یا تابعی ئێمەیە. لە ئەساسە کە ئەم مەسەلە تەرەح بوو، کورد نێوت ئەم ناوچانە کوردستانی نییە، یانوت کوردستانیە، بەڵام تەرەفی بەرامبەر ئەیوت کوردستانی نییە، ئەو وەختە نەیانەوت تابعی بەشێکی ترە. ئەمە من باسی 2003 کەم ئەو یاسای کاتی کە بوو، لە دوایەوەش تەبیعی ئەمە یاسای 58 فقرەی 58 کە بووە 140 دوایی. لە وەختە خۆ کورد ئەیوت ئەمە کوردستانیە، بەڵام ئەوان ئەیوت کوردستانی نییە. اتفاقیان کرد لەسەر خەریتەیەکی تەریق کە مادەی 140 پێشەوە 58 بوو. بابا معنایەوەیە تۆ لە ئەدەبیاتی خۆت خۆ واز نانی لە مەفهومەکەی خۆت، لە ئەدەبیاتی خۆت ئەڵێ ئەمە کوردستانیە. ئەوانیش دەستیان پێ کرد، بەڵام ئەگەر بگاتە مەسەلەی حەکەمەکە 140 هیچی تر نییە. بەڵام دکتۆریانی ئێوە ئەمجا ڕەتفعلی سیاسی و عاتفی چۆنە بێت لەلایەن خەڵکی تر ئەوە جیاوازە حسابات بۆ یەکرێت، تۆ ڕەتفعلی ملەتی خۆتیش حسابەکەی. بەڵام لە 2023ەوە ئێوە کە بەوە ڕازی بوون ئەوە ناوچەی جێناکۆکە مەناتق متەنازع عەلەیها لە 140 لە دەستور لە 58 هەموو ئەمانە بەو شێوەیە نووسراوەتەوە. بۆچی ئێستا کە مالکی لە وتاری خۆیە بە ڕسمیش نەیوتووە مختەڵەتە، ینی بە بڕیارێکی ڕسمی نەیوتوە ئەم ناوچانە ناوچەی تێکەڵاوە، بەڵام لە وتاری خۆیە بەڵێ باسی وتاری خۆی وتووە. بەڵام بە هەر حاڵ ئێستا مەسەلەکە ئەوەیە لەسەر تۆ لە ئەدەبیاتی خۆت و لە فەرهەنگی خۆت و لە تربیەی خەڵکی خۆت پێویستە لەسەر ئەساسی ئەو پرینسیپانە ئەو مەبادە بکەیت کە تۆ ئیمانت پێەیە. تۆ ئیمانت بەوەیە ئەم ناوچانە کوردستانیە، باشە، بەڵام لەگەڵ ئەوەیش ڕێگە داوە بە دستور خۆوە لە هەمان کات تۆ ئەڵێی ئێمە ئیمانمان بە دستور هەیە بە 140 هەیە و 140 پێویستە جێبەجێ بکرا. 140 جێبکرێ بەلای کوردەوە ئەو ناوچانە زۆربەی خەڵکی ئەو ناوچانە دەنگ بۆ کوردستانە دەن، بەڵام جانبی تر کە ئەڵێ مختەڵەتە ئەوانیش خۆ لە معنایەوەیە لە ئەدەبیاتی خۆیان شتێتر بەکاردێنن. باشە دکتۆر کاتێمە توانین ئێستا بڵێن کورد هەڵەیەکی استراتیژی کردووە کاتی خۆی کە ئەمەی نەچەسپاندووە کە ئەمە ناوچەی کوردستانیە تاکو وا بکات ئەوانەی تر
زووتر لەمە تێبگەن بەلایەنەوە ئاسانتر بێت. ئەجا هەڵی استراچی کردووە یانەوە شتێکی ترە ئەمە پەیوەندی هەیە بەو زمانەوە ئێمە ئێستا باسی زمانێکەکەین کە ئەگەڕێتەوە بە 2003 زروفی 2003 جیاواز بوو نەهرەوە خۆ 2003 کەرکووک ئازاد کرا هەر بەدەستی کورد بوو 2003 و 2004 و 2005 کورد ئەیتوانی تا بەغداش بچێت چونکە هێز نەبوو لە عێراق هەر یەک هێزە بوو هێزی منەظەم و عسکەری و سیاسی و ئابووری هەر هێزی کوردستان هەبوو خۆی کورد ئەیتوانی بە عسکەر بیگرێ بە پێشمەرگە بیگرێ بچێت تا خۆرەوەش باشە بەڵام کورد ئەوەی نەکرد چونکە گەرەکی بوو بە ڕێگەی یاسا بیگرێ دوور نییە حساباتی زروفی ئەو وەختەیان کردووە زروفی دەولیان کردووە زروفی ئەو هێزانەی کە لە عێراق بوون کردیانە ئەو وەختە لە 2003 کە ئەو پێشنیارە کراوە قبولیان کردووە بەڵام ئەمە دلیل ئەوەیشە کورد لەو وەختە کە بەهێزترین هێز بوو لە عێراق بڕوای هەبوو بە ڕێگەیەکی یاسایی ئەم کێشە حەل بێ چونکە ئەگەر بە ڕێگەی عسکەری حەل وایە هەر حسابی ئەوە دەکرد کە جارێتر بە شەڕ دێتە سەرت ینی کورد نەیویست شەڕ بێ ویستی بە ڕێگەیەکی یاسایە بۆ ئەوە قبولیەوە بەڵام ئێستا کورد هێزی بردە کەرکووکە ینی پێشێم جارە کورد بە شەڕ کەرکووک وەرگێتەوە بخۆی ئەزانی تۆ سەیری ئەحداسەکان پێویستە بکەی ئەحداسەکان لەوە دەست پێکە کە ئەوان هێزی دجلەیان دروست کرد دوایی وتیان درستی ناکەین بەس نامەیەکە دوایی بە عمل دروستیان کرد دوایی سەلاحیاتیان زیادە کرد دوایی هێزی تریان هێنا ینی ئەمە واقعکە بوو ینی کورد لە مەسەلە لە حالەتی ڕەتفعل بوو باشە دکتۆر ئەگەر ینی ئەم هێزە هێزی کوردیشی لەگەڵا بێت ینی هێزێک بێ لە هێزی ناوچەکە پێک بێ نایاسایی ئەم هێزە چییە لێ ینی بە وجهی نەزاری کوردی ینی کورد چۆن ئەم هێزە بینی ئەگەر ئەم هێزە هێزی دیجلە ئەگەر هێزێک بێت وا پێک بهێنرێت لە خەڵکی ناوچەکەش ینی پرسیاری یەکەم ئەوەیە زەرورەت بوو ئەم هەمگە هێزە بێنی بۆیە پرسیاری دووەم ئەوەیە زەرورەت بوو ئەم هەمکە ینی کۆمەڵێکی خاڵیان نووسیوە و هەمووی سەلاحیەتی زۆریان داوەتە بەم هێزە باشە پرسیاری سێم عەجەبە ئێمە اتفاقمان نەبوو لەسەر ئەو وەزعە پرسیاری چوارم ئەمە دستوریە یانە ئەمە هەمووی پرسیارە خۆ ئەگەر وەڵام بدەیتەوە بینی هەمووی وتەکان و وشەکانی و تەفسیری کورد ڕاست دەرەچێ یعنی بۆ ئەمەی کرد باشە پەیوەندیە بوو بە ئێمە اتفاقاتمانە بوو باشە اتفاق نەکرا لە نێوان هێزەکانی ئەمریکا لە 2009 و هێزی عێراقی و هێزی پێشمەرگە کە لە مەناتقێکی معەن هاوبەش بین لە مناتقی وێن هەر کە شوێنی خۆی بێ و ناوی شاری کەرکووی هیچ کە ئەو هێزی محەلی بێ شورتە بێ ئاسایش پێوانە بێ باشە ئەمە اتفاق هەیە ئەی باش بۆ هیچکێنی لەن ئەساسیشە خۆ ئێمە باسیەوەکەین ئەڵێ ئەمە مەناتقی 140 پەیوەندی هەیە بە مادەی 140 مناتقێک کە لە دستور نووسراوە ناکۆکیە ناکۆکی لە اتفاقەکەیش هاتووە اتفاقی 2009 کە لەگەڵ ئەمریکیەکان شاهد بوون و خۆیان تیابوون کە هەر حرەکەیەکی عسکەری لەو مەناتقەوێ پێویستە هەردوو لا ئاگدار بن و پێویستە بە اتفاقی هەردوو لا بێ بەڵام هەما وا نەکرا کە ئەمریکیەکانیش خۆیان کێشاوە کە ئەمریکیەکان نەمان بۆ مفاوزات جارێتر دەستی پێ کرد چی بکەین اتفاقەکە بۆ اتفاقە بەردەوام بێ بەبێ ئەمریکا هەر هەمان سیستم بەردەوام بێ کە میکانیزمێک بوو بۆ کۆنتترۆلی ئاسایشی منطقەکە بەردەوام بێ بەڵام بەبێ ئەمریکا ئەویش نەمان ینی هێزی دیجلە مشکلەکەی ئەوەیە ئەم هەمگە اتفاقە کە کرا هەمووشکان باشە دکتۆر ینی کورد تەجروبەی پێشتری لەگەڵ مالیکی هەبوو لەسەر خانەقین ینی هێزێکی هێنایە خانەقین کە لە ویلایەتی یەکەمی نووری مالیکی پاشان هێزەکەی سەحب نەکردەوە بەڵام کورد ئەو هێزەی کە بردیە خانەقی سەحبی کردەوە ئێستا یعنی پێدەچێت کورجارێکی کە ئەم هەڵەیە دووبارە بکاتەوە هێزەی بردوێتیە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بیگەڕێنێتەوە پێش ئەوەی کە هێزی عێراقی نەگەڕێتەوە ئەوەی خانەقی اتفاقرا
ئەوەی خەنەقین گەیشتنا اتفاقێکی مەیدانی بوو هەن منطقەکە بوو ینی حتا دەورەگرتی خانەقین جەلەولا اتفاقێکی مەیدانی کراوە وەختە بەڵام هێز مایە نا هێز نەماوە بە بەگوێرەی اتفاق کرا ئەو وەختە هێزی ئەمریکاش لەوێ بوو ئەو وەختە ئەمریکیەکانیش هەبوون چکە باسی 2010ەکەی اتفاقی کرا لە دوایەوە ئێمە گەیشتینە 2009 2009 اتفاقی ئەساسی کرا کە 2009 اتفاقی کرا نەکرد دەربارەی کەرکوو بوو دەربارەی کۆمەڵی نقاط بوو لە جەلەولا بێت لە دەوروگردی خانەقین بێت لە منطقەی بڵێن کوردنشین بێت لە مووسڵ ئەمە هەمووی کرا کەواتە ئەم هێزەی کە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان کە لە ناوچە جێناکۆکەکانە بەپێی ڕێککەوتنێکی نوێ لەگەڵ بەغدا دەکشێتەوە من باسی کشانەوە ناکەم نازانم نازانم خۆ جارێ دانووسندن گەرەک بکرێ دانووسندن ئەکرێت لەسەر ڕۆشنایی ئەو دانووسندن و اتفاقی کە پێگەن بڕیارە درێ دانوستانەکان وا بڕیارە دەست پێ بکاتەوە بە پێی و بەیاننامەیە کە سەرۆکاتی هەرێم باس لەوە دەکات کە مالیکی داوای کردووە وەفتێکی نوێی سەرۆکی کۆمار باڵێ کە بەڵێ وەفتێکی نوێ بچێتە بەغدا نازانم وەڵامی ئێوە بۆ ئەوە چی بوو وەفتەکە ئامادەیە هەمان ئەو وەفتن کە لەوێ یاخود وەفتێکی سەربازی ئەمجام ئەوە نازام ڕاستی بڵێم بەڵام ئەو کە باسی وەفتێکەکە بچێ وەفدی کۆن وەفدێکی مەیدانی بوو ینی مەسائلی سەربازی باس بکە دنیا چووکە ئیسە کێشە ئەساسیەکە مەسەری مەیدانیە دنیا هەم وەفدێکی وا بڕوە دوایی تا هەیە بکە بۆ وەفدێکی باڵاتر دوای هەیە بکرێت بۆ وەفدێکی سیاسی بەڵام ئەمە هەمووی پرۆسەیە و پەیوەندی هەیە بە یەکترەوە لایەنی کوردیە هەرێمی کوردستان هیچ متمانی بەم دانوستانانە ماوە لەگەڵ بەغدا و بە تایبەتی لەگەڵ حیزبی داوا و نووری مالیکی ئێمە پێویستە هەر ئیمانمان هەبێ بە دایلۆگ بە شەڕ کێشە حەل نابێ بەڵام ئەوە نەمانەوێ هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و سەرکردایەتی کوردستان ئامادە نییە بۆ دیفاع ینی بەرگری جیاوازە بەڵام تۆ ئیمانت هەیە بە دایلۆگ و دایلۆگیش جارێک سەر نەکەوێت نەمانەوێت دوم جار سەر ناکەی و سێم جار سەر ناکەی پێویستە تا دەرگای دایلۆگ کراوە بێ هەر ئینسان هەوڵیەوە بەڵێ نامەیەکی سەرۆکاتی هەرێم بۆ مەرجع شیعەکان سەبارەت بەم بارودۆخە چوو هەندێک لە مەرجعەکان هەڵوێستیان هەبوو نامەیەکی تریش بۆ لایەنە سیاسیەکان ینی جواببانە وەڵام دانەوەی ئەم نامانە چۆن هەڵەسەنگێنن چی بوو چۆن باسکرا چۆن جوابی سەرۆکاتی هەرێمێنەیە لایەنە سیاسیەکانی بە عام ئێمە ئەبینین لە هەڵوێست دیارە و لە ڕفتاریش دیارە هەروەنا وەڵامی عملی هەبوو لە هەڵوێست و ڕفتار بەڕاستی وەڵامی باش بوومە بەتایبەتی مەرجعەکان من باسەکەم و بەڵام بۆ هێزە سیاسیەکان تەبی وەفد و ئەو وەفدە لە هەموو هێزە سیاسەکانی کوردستان بوون و ئەوان دانووسەندنیان کرد لەگەڵ هێزە سیاسەکانی عێراقی بە بڵێن شیعە و عێراقیە و سونی ینی هەموو لایەک و دایمەن ئەمە باشە ینی ئێمە کە پێویستەکە کێشەیەک کە ڕووەداوە پێویستەکە کە هەڵوێستی خۆمان نیشان بدەین پێویستە شەرحیش بکەین ینی بڕۆی بۆ خەڵک باسی بکەی با بە مەسلەکە وایە ئەمە ڕۆیای ئێمەیە ئێمە وای بینین ئەم قەزیە ئێوە چۆن نایبینن چۆن حەلی بکەین لەکوێ حەلی بکەین جا بە تەسەوری من ئەوە باشە چونکە تۆ لە نەهایەتە هەر لەگەڵ حکوومەت ئەم باسە ناکەی و حکوومەتیش پابندە بە کۆمەڵی حزبەوە کۆمەڵی ئێتلافەوە تۆ ئەچی لە دەوروگردی حکوومەتیش باسەکەی اینجا ئەمە ئەوە بوو ئەو شاندەی کەچوو ئەبینین لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی نییە و بڵێن عێراقیە لەگەڵ ئەوانە پەیوەندیان هەبوو لەگەڵ ئێتلافی شیعەش ئێتلافی نیشتمانی یا هاوپەیمانی بەڵێ دکتۆر ئەگەر ینی لەم کێشەی دوایی هەرێم لەگەڵ بەغدا لایەنی عێراقی لیستی العێراقیە یاخود هەندێک لە ئەندامەکانیان تەماشامان کرد کە نزیک بوونەتەوە لە مالکی ئەو هەڵوێستانی کە وەریان گرتووە هەڵوێستێک بوو دژ بە کورد و بە بوونی هێزی پێشمەرگە لەو ناوچانە بوو. ئێوە لەگەڵ سەرکردایەتی عێراقی هیچ قسەیەکتان نەکرد لەو بارەیەوە بیاخود
هیچ ڕسالەیەک نامەیەک نەنێرا بۆیان کە وەزعەکە هێورکەنەوەنێک ئەوانیش بەو شێوەیە. خۆ یەکێ لە سەرکردەکانی عێراق کە بەڕێز ئوسامە نوجەیفیە خۆی هات بۆ ئەمە و لەگەڵ جناوی سەرۆکی هەرێم دانیشتنی هەبوو باسی ئەو مەسەجانەی کرد کە مالکی نردبووی دەربارەی ئەم وەزعە بەعام پەیوەندی کراوە بە سەرکردەکانی عێراقیە بەڵام عێراقیش خۆیان کێشیان هەیە لە نێو خۆیان ینی پەیوەندی نییە هەر بە وەزعی هەرێمەوە وەزعی کوردستانەوە ینی وەکو ڕێکخراوی عێراقیە بەعام یا ئەتلافی عێراقیە گرباسی بکەین کێشەیە هەیە لە نێو خۆیان کۆمەڵێک سەرکردە هەیە و گرروپێک هەیە زۆر نزیکن لە یەک ئەبینین یەک دووانیان نەختێ دوورەوە کەوتونە لەوان اینجا کە نزیکی بڵێن سەرۆکی حکوومەتەوە بن هەڵوێستیان جیاوازە بێ لە زۆر چشت دەربارەی هەرێمی کوردستانیشەوە بەڵام کێشە ئەساسیەکەی عێراقیە پەیوەندیە بە خۆیەوە هەڵوێستی سیاسی لایەنەکانی تر لە ناو عێراقدا چۆن لەم وەزعەدا هەڵە سەنگێنن یا لەم بارودۆخی لە کاتی کێشەی نێوان هەرێم و بەغدا ینی لایەنە سیاسەکانی تر هیچ دەست پێشخەریەکیان نەکرد بۆ لێک نزیک بوونەوە یاخود تەماشاکەر بوون تەنها بەعام تەبیعی باوەڕ ناکەم هیچ هێزێکی سیاسی عێراقی کە حز بە مەسوولیت بکە یا مەسوولیەتی هەبێ حتا لە معارەزێش بێ بەشێک لە مارزە ینی خۆشحاڵ بێ بە تێکچوون و شەڕ و مەرافە ڕاستیە ئەوە هەتا ئەگەریش خۆشحاڵ بێ علە نان ناتوانێت باس بکە چونکە کەس نییە بیری ئەوە بک بە شەڕ بگەیتە ئامانجی سیاسی ئەمە خەتەرناکە بەعلە ناو باسە نییە و لە واقعیشە زۆربیان ئەیانوت بەڵکم حەل بێ ئەنجا هەرکە و جەندانزەری خۆی هەیە بەڵام لە ناو هێزە سیاسیەکانی عێراقی ئێمە سێ کوتلەی ئەساسی هەیە یەکی بڵێن ئەتلافی کتەلی کوردستانی ئەوەی یەکن لە مەسلەیەک هەڵوێستیان هەیە لە مەسەلە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان ئەتلافی یا بڵێن عێراقیە هەر خۆیان کێشەیان هەبوو ینی پێش ئەم کێشەی لە نێو عێراقیە دەستی پێکردبوو جا بەرامبەر ئەم مەسەلە ئەبینی هەڵوێستی جودا هەبوو لە نێو ئەتلافی نیشتمانی کە ئەتلافی بڵێن شیعەکانە ئێبینی هەڵوێستی زۆر جودا هەیە زۆر وازە هەیە ینی بینی دەوڵەتی قانون بە شێوەیەکە و کتلەی ئەحرار و تەیاری سەدری زۆر بە شێوەی جیاواز ینی وا گەیشتە و حەدەی کە هاتنە سەرجادە جا دەربارەی ئەم وەزع بێ دەربارەی مەسائلی تر بێ ئەوە مەسەلەیەکی ترە بەڵام لە واقعە پێکەوە نین بەڵام لە یەک چوارچەوەن لە نێو ئەوانش کتلەی مستەقلین هەیە فەزیلە هەیە مەجلس ئەعلا هەیە مەجلس ئەعلا دوور نییە نەتوانێت هەڵوێستەکەی ئەعلان بکە بوو کۆمەڵێک مەسائل بەڵام لە واقعیشە زۆر نێگەرانە لەو مۆزە و ئەعلانیانیش کرد ینی لە باس چێشت ئەعلانیان کرد مەسەن سەید عەمار زۆر جار باسی ئەوەی کردو پێویستە ئەمە بەدایەوە خەل لەگەڵ وەفدی دانوستکاری خۆتان ئەوەی کە ئێستا لە بەغدان کاک فازڵ میرانی و دکتۆر بەرهەم ئەو سەقفی مفاوەزاتی کە داتانناوە لەگەڵ نووری مالکی چییە و لەکوایە؟ ئەوان نەچون بۆ مفاوەزات لەگەڵ نووری مالکی و نووری مالکیانیش نەبینی بالمناسبە کاک فازڵیش هاتەوە ئەوان زیاتر چوون بۆ ئەوەی شەرحی هەڵوێستی هێزە سیاسیەکانی کوردستان بکەن بۆ هێزە سیاسیەکانی عێراقی زیاتر بۆ ئەو پەیوەندیانیان کرد بەڵام لەگەڵ مالکی ئیستیجابەی ئەوان چۆن بۆ بە تایبەت ئەوەی من بیستومە لێیان ینی لەو برادرانای استیجابەی لایەنی مقابل زۆر باش بوو و لایەنی مقابل زۆر خەڵکیان بینی و زۆر هێزی سیاسیان بینی زۆر باش بوونە و لە نهایەتە پێش چەند ڕۆژێکی چوو بوونە لای جێگری سەر و کۆمار خوزاعی دکتۆر ینی زۆر جار باسی ئەوە کرێت کورد دەستێکی سەرەکی هەبووە لە پێکهێنانی حکوومەتی عێراقی بە سەرۆکاتی نووری مالکی باس لەوە دەکرێت کە کورد ئەو پێشێلکاریانی دەستوری لەلایەن نووری مالکیەوە لە بەرچاو نەگرتووە و جارێکی تر متمانی داوەتەوە بە نووری مالکی کە ببێتەوە بە
سەرۆک وەزیران ئێستاش زەریبەی ئەو هەڵەی خۆی ئەدات تعلیقی ئێوە بۆم مەبەستێ ئەمە نازم ئێمە هەموو شتێ بخینە سەر خۆمان واش باش نییە ینی خۆ لە ژیانی عملیە و لە ژیانی ئینسان وەکو تاک و وەکو کۆمەڵ و حزبی سیاسی و حکوومەت شتی ئیجابیە و شتی سلبیش هەیە بەڵام باز شت هەیە خەڵکی تر فەرزیە کاتە سەرەت هەڵەی خەڵکی ترە ینی هەموو شتێ هەڵەی کورد نییە و تۆ سەریە ئەو زروفە بکە کە انتخابات هەڵبژاردنەکە بوو هەڵبژاردن بوو نەتیجە دەرچوو باشە نەتیجە دەرچوو عێراقیە ئەوەنە مەقعدی بردەوە و مەفروض بوو ئەنەهۆ ئەو حکوومەت دروست بکە بەڵام بەتەنیا نەیەتوانی حکوومەت دروست بکە بەتەنیا نەیەتوانی دروست بکە کوردیش لەگەڵ عێراقی بووە معناوی بەرامبەری جانبێ تر ڕاوەستیت و ئەویش نەیەنەتوانی بە ئاسانی حکوومەتێک دروست بکەن یعنی حتا دوو تەرەف لە نهایەتە تۆ سێ تەرەفت ویست سێ تەرەفت ویست عێراق وایە پرۆسەکەی وایە سێ تەرەفت ئەوێ بۆ ئەوەی حکوومەت دروست بکەین نە مەسلەی ژمارە مەسلەی بڵێن پێکهاتەی عێراقە کە باسی تەوافقت کرد هەر سێلا اینجا لە نێوەوانە ئەوان کە ئەتلافێکی گەورەتریان دروست کرد خۆیانیان فەرز کرد ینی لە نێو ئەتلافی وەتەنیش خۆ چەند ناوێک هاتە پێشەوە بەڵام لە نهایەتە لە نێو خۆیان اختیاری ئەمیان کرد زروفی ئەو وەختەوە فەرزی کرد بەڵام ئەمە نەمانەوەیە تۆ ڕازی بووی لە هەموو شتێ بەعجار لە سیاست ئەوەیە بەدیلت نییە بەعجار لە سیاست ئەوەیە تۆ اختیاری شخصێک یا هەڵوێستێک یا مووقفێکەکەی چونکە ظروفەکە فەرزیە کاتە سەرت ظروفی انتخابات و نەتیجە انتخابات و فەرزی کرد و تەحالوفاتی نێو پەرلەمان و ظروفی منطقەیش بێجگەوە ڕاستی بڵێم ئەمریکاش دەوری هەبوو وەختە ئەمە هەمووی فەرزی کرد کە اختیارەکەەوە سەرۆک کۆمار کە خەریکی ینی هەوڵدانە بۆ چارەسەرکردنی کێشەکە و ئێستش کە هەندێک ناساغە کاریگەری ئەم ناساغی سەرۆک کۆمار لەسەر مەسلەی چارەسەرکردنی کێشەکان لەسەر وەزعی سیاسی عێراق چۆنە بینیت ئێمە یەکەم جار دوعای خێرەکەین ئینشەڵڵا بە زووتری کاش سەحەتی باش بێ و بتوانێت ئیشوکاری خۆی هەڵبسێ و هەموو لایەک نیگەرانە لە کوردستان و ینی متابعی ئەو وەزەعەکەین بەڵام بەعام سەرۆک کۆمەرتەبەی دەورێکی مهمی هەیە دستوری بێ دەوری هەیە سیاسیش بێ دەوری هەیە وەکو شەخصیش تەمان ئەو تەجروبەی کە هەبوو ئەو پەیوەندیانەی کە هەیە لەگەڵ هەموو لایەک ئەوە مهمە ئەتوانێت دەورێکی باڵا ببینێ سەرۆکایەتی هەرێم بیرتان لەوە کردوتەوە چۆن مامەڵە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانەکەن لە غیابی ئیمام جەلال یەکێتی نیشتیمانی حیزبە سەرۆکایەتی هەرێم پەیوەندی هەیە بە هەموو تاکێکەوە بە هەموو حیزبەکانی کوردستانەوە من جارێک تر ئەڵێم دوعای خێرەکەین کە مام جەلال سەحەتی باشتر بێەوە بتوانێت ڕۆڵی خۆی بمێنێ تا ماوەیەکی تریش چونکە مام جەلال ئەتوانێت ڕۆڵێکی گەورەی هەبێ بەڵام بە هەر حاڵ ظروفی کوردستان الحەمدلله ئارامەوە خەڵکانێک زۆر هەیە کە حزبە مەسئولیەتەکەن لە نێو حزبەکان لە نێو هەموو حزبەکان و ڕاستی بڵێم لە هەموو لایەکیستا حزبە مەسئولیەتەکەن بەرامبەر خەڵکی کوردستان و ئارامی خەڵکی کوردستان ئەمە واجبی هەموو لایەکە و سەرۆکی هەرێم طبیعی واجبیشی ئەوەیە نەوە حیمایەی ئەم ئەزمونە بکەن ئەچمە ناوبڕێک و دەگەڕێمەوە بە تاکردنی چاپێککردن ئازیزان ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان